من کۆمەڵی ئیسلامی کوردستانم. کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک هێزێک لە سەرجەم خۆناغە جیاوازەکانی شاخ و شار هەموو هەوڵ و تێکۆشانەکانی بۆ چەسپاندنی دادگەری و نێشتنی زوڵم و ستەم بووە سەرکردە و پێشمەرگەکانی کۆمەڵی ئیسلامی لە سەردەمی شاخدا بۆ پاراستنی میلەتێکی چەوساوە لولەی چەکەکانیان ڕوبەڕووی ڕژێمی بەحسی دیکتاتۆر کردووە و هەمیشەش لەو پێناوەدا قوربانیان پێشکەش بە خاک و خەڵک کردووە لە سەردەمی خەباتی مەدەنی و شاریشدا بۆ داکۆچیکردن لە میلەتێکی گیرۆدا بەدەستی دەسەڵاتێکی گەندەڵ و ستەمکار لەبەرەی خەڵک و شەقامدا دژی ئەو دەسەڵاتە وەستاونەتەوە. بەنسبەت پشتیوانی خەڵک و جەماوەری کوردستان و جەماوەری دەڤەری هەولێر بەگشتی بەڕاستی ئەوانش هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامیان وەکو بڵێ بە متمانەوە بۆ دەرکەوت کاوە کۆمەڵی ئیسلامیە لەگەڵ خەڵکە لەگەڵ جەماوەرە لەگەڵ هەژارە لە مافی ئەوانش دەکۆڵیتەوە کە دژایەتی خۆیان بە شێوازێک بۆ شێوازەکان دەردەبڕن بۆیە کۆمەڵی ئیسلامی لە خەمی هەموو خەڵکە بە هەڵوێستەکانی بە مۆقیفەکانی لە ڕێگای کاندیدەکانی بوێری و مەردایەتی و سەربەرزیان بۆ خەڵک سەلماند و بە پشتیوانی خوای پەروەردگار ئەو کاندیدانی ئەو جارەش پشتیوان کراینە ئەوانەشیان زیاتر بە کردەیی دەیسەلمێنن کە چۆن لە خەمی خەڵک دەبن. بەڵێ کۆمەڵە ئیسلامی کوردستان تاکە هێزەوە ئەمشێ بژنێت کوردستانێدا کۆ هەڵویستەوە هەڵویستەکە ئیجابیە خۆڕاگەرە هەڵدەستپێک و دەمەزڕاندنەوە حتان و کێژی یعنی ئەمشێن بێژین گوتنێتوێ موافقە کریێتوێنە کریێتوێژی موافقە گوتنێتوێ ناژ بە هەندێک ئەمشێن بێژین هیویدارمش هەمی کەساش هەمی دەنگدەراش هەمی خەڵکی کوردستانێ کو متمانێ باوەری بدنە vê lîstê endam û lehengirê Komara Îslamî Kurdistan me'denek û kanzayekî gelekî eslî ne çi cara bêjin rengê xwe ebeden nagorin berdewamın sehlavîstiyê xwe wekû ez jî endamekî Komara Îslamî ez çêkiriye berhemê izzet û bi gîreta kargeha Komara Îslamî Kurdistanım. چاودێرێکی سیاسیش هۆشداری ئەوە دەدات پێویستە هاوڵاتیان بە دەنگەکانیان ئەو کەس و لایەنە سزا بدەن بۆ ئەوەی جارێکی تر نەتوانن بە ناوی گەلی کوردەوە بڕیار بدەن پێویستە دەنگ بە کاندیدێ و حیزبانە بدەن کە لە ئێستا و ڕابردوودا هەڵوێستیان ڕوون و ئاشکرا بووە و هەمیشەش لە بەرەی گەلدا بوون و ترساندن و ئیمتیازات سۆکی پێدانەداون. داخلی ڕۆژێک بین هات و نەهاتە ڕۆژی مان و نەمانە ئەو جارەگە دەسەڵاتی گەندەڵ و پیس و چەپەر دەرچی ژیان نامین لە کوردستان هەرێمی شەردەوەشێتەوە بۆیە بووە ئەرکەچی نیشتیمانی و ئاینی و سیاسی کە هەموو لە یەک دەنگ بە ئۆپۆزیسیۆن بدەین بۆ ئەوەی کوردستان ڕزگار بکەین و ئەو میلەتەش ئەجینا کوردستان ئاو چووە بەرەیەکی گەندەڵی ستەمکار کە ماڵ و سامانی ئەو میلەتەی فرۆشتیە بردیە و ناتوانانی دیفاع لە نیشتیمانیش بکە لە بەرامبەردا بەرەیەکی گەل دروست بووە. کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕابردوودا خەرمانێکی لە سەروەری و خزمەتکردنی خاک و خەڵکدا تۆمار کردووە لە ئێستاشدا سەربەرزانە بە پۆلێک کاندیدی ئازا و شارەزاوە هاتووەتە مەیدان و بانگەشەی هەڵبژاردن بۆ سەرخستنی لیستی 104 دەکات بەڕای شارەزایانیش کۆمەڵی ئیسلامی لە هەڵبژاردننی ئەمجارەی نوێنەرانی عێراقدا دەتوانێت ڕێژەی کورسیەکانی بەرز بکاتەوە بە قەبارەیەکی گەورەتر لە ڕابردوو. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.